موسیقی یەکان لە وانی باکووری کوردستانەوە ئەوێتی کە لە کرماشانی ڕۆژهەڵاتی کوردستانەوە هاتوونەتە نێو سروشتە جوان و دڵگیرەکەی مێرگەپان لە سلێمانی. ئەم کۆنسێرتە لە چوارچێوەی سەنجیرە کۆنسێرتەکانی ماڵی موسیقی زاویدا بۆ ساڵی 2025 و بڕیارە هەمان کۆنسێرتیش لە دوو ڕۆژی ئایندەدا لە ئاکری ڕەنگینەوە دووبارە بکرێتەوە بە پێ بەرامبەر. احساسێکی متەسەنع نییە، هەستەکەی خۆت ئەچیتە ناو میوزیکەکەوە، ناو سروشتەکەوە. کۆنسێرتەکان زۆر ڕازاوە کردووە، بەڕاستی ئەوارەیەکی لە یاد نەکراوە. ئاشنابوونە بە میوزیکەکانی باکوور و باشوور و ڕۆژهەڵات و ڕۆژئاوا. هەموو بەجلی کوردیەوە بەشدار بووین و زۆر تایبەت بوو. هەمومان کەوتینە چەپڵە لێدان و هەستاینە سەر پێوە ڕێزیە و ئیشە جوانە. لەگەڵ گروپی مەجنونی لە شاری کرماشانە و هاتوین بۆ ئەم بەرنامە ماڵی موزیکی زاوی، موزیکی تەمیرەس یعنی موزیکی مەقامی و کوردی و چەند موزیکمان هەست لە موزیکی زوانی کەلهوری و فۆلکلۆر. بێریتان مستەفا لە باژارێ باکوور لە وانێ هاتمە. مە پێنج ستران ئامادەکرینە لە بۆ هەوە. هەویدار بم دلێ هەوە بیتن. بیرۆکەی ئەم ساڵی ماڵی مۆسیقای زاهاوی ئەوە بووە کە دە گروپی جۆرا و جۆر لە هەر چوار پارچەی کوردستان کۆکەین و ڕەنگدانەوەی موزیکی کوردی پیشان بێت.